بەردەوام دەبین تۆری کۆتایی بەرنامە گفتوگۆ دەکەین باس لە کێشە و گیر و گرفتەکانی توشبوانی تالاسیما دەکەین هەڵبەتە بەداخەوە ینی هەموو کات کە بەر باسکردنی کێشە و گیر و گرفتەکان دەکەوین لە ساڵانی ڕابردوو وەرە چەند مانگی پێشێستا و بێستەشەوە بەشێکی زۆری کێشە و گیر و گرفتەکانی توشبوانی تالاسیما وەکو خۆی ماوەتەوە و چارەسەر نەکراوە لەگەڵەوەی کە هەوڵی زۆر هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان بۆ کاراسانیکردن بۆ ژیانیان بەڵام بەشێکی گرفتەکانیان وەک خۆیان ماوەتەوە و ناو بەنە و هەمیشە بەردەوام لە گەاندنی پەیامەکانیان تا بتوانن ئەو گرفتانی کە بوونیان هەیە چارەسەر بکرێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز کۆچەرکەریم جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای تالاسیمای کوردستان لە ستودیۆی بەیانی کورستا دویزمیانە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سوپاس هەڵبەتە ئەوەی کە بەر یەکەوین زۆر کات لە ڕێگەی بەرنامەی کورسات بەیانی کورستا نیوز و تای بەرنامەکانی دیکەی کورساتەوە باس لە کێشە و گیر و گرفتەکانی توشبوانی تالاسیما کراوە تاکو پەیامەکە بگەیەندرێت لێستادا بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێ کێشە و گیر و گرفتەکان تا ڕادەیەک چارەسەر کرابێت دەستان خۆش بە سوپاسانەکەم هەڵبەت کورتێک لەسەر تالاسیمیا بڵێمەوانێ بۆ بینەران نەخۆشی تالاسیمیا نەخۆشیێکی درێژخایانی بۆ ماوەیە هەموو ئەو کەسانی دووچاری ئەم نەخۆشیە بن بە درێژایی ژیانیان پێویستیان بە وەرگرتنی خوێن و چارەسەرە تایبەتەکان و چاودێریە هەڵبەت چارەسەرەکانی تالاسیمیا لە کۆمەڵە چارەسەر پێکدەی یەکەمیان وەرگرتنی خوێنی بەردەوامەکە دەبێت لە ڕێبانجی خوێنەوانێ ڕۆژانە خوێن ئامادەکرێت بۆ ئەو توژوانی تالاسیمەکە پێویستیان بەپێی ئەو موعیدەی لەلایەن پزیشکی پسپۆڕە بۆیاندانراوە سەردان بکەنەوە وە کۆمەڵە چارەسەر پێویستە کە توژوانی تالاسیمیان بەردەوام وەریگرن ئەوەش چارەسەکانی کەمکردنەوەی ڕێژەی ئاسنە کە بەهۆی زۆر وەرگرتنی خوێن و ڕێژەی ئاسنە لە شانە بەرز دەبێتەوە ئەبێتە هۆکاری گرفتی تری تەندروستیان بۆ دروستکە و چارەسەرەکانی تری وەک بابەتی عیلاجی کالیسیۆمە عیلاج بۆ جگەرە عیلاج بۆ کۆمەڵە پێداویستە ڤیتامینەکانە ئەبێ بەردەوام ئەم عیلاجانە و ئەم چارەسەرانە بەکاربێنن لە کەمبوونەوەیان لە نەبوونی ئەم جۆرانە یا لە گۆڕینی شێوازەکەی کوالێتیەکەی بەردەوام گرفت بۆ توژوانی تالاسیمیا دروستە بە تایبەتی لە کەمبوونەوەیان بەشێک لەو چارەسەرانە حکومەتی هەرێم دابینەکەەوە بەشێکیشیان لە ڕێی حکومەتی ناوەندەوەیە دیارە ئێمە چەند چارەسەرێکەیە کە زۆر گرنگە و ئەتوانم بڵم لە ناو بازاڕەگەر کەسێک بیێ خۆی بکرێ بە ئاسانی دەست ناکەوێ و نرخی شانگرانە و هیچ خێزانێکی تالاسیمیاش ناتوانێت بەردامی خۆی ئەو چارەسەران ئەگەر حکومەت دابینینەکە خۆی لە دەرەوە بیکرێ یەکێک لەو چارەسەرانە دەرزی دیسفراڵە کە ئەم دەرزیە بەکاردێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئاسن لە لەشی ئەو توژبووی تالاسیمیا کە بەردەوام خوێنوەرەگرێ ئەم دەرزیە لە ڕێی ئامێرێکەوە بەکاردێ کە ڕۆژانە ئەو توژبووی تالاسیمیا بەکاری دێنێ هەفتەی ڕۆژێکە ئیسراحەتەکە و ڕۆژانە ماوەی 16 کاتژمێر ئەبێ ئەو چارەسەری پێوە بێت لەگەڵەوە چەند جۆرێکی حەبی هەیە ئێستا دوو جۆر حەب هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سنتەرەکانی تالاسیمیا بەکاردێ کە هەردووشان حکومەتی عێراق دروستیەکە و هەڵبەتە ئێستا لە زۆر لە وڵاتە پێشکەوتوەکان ئەم جۆرە چارەسەرانە گۆڕاوە بە تەنها یەک دەنگۆڵە حەب کە هەم لە کوالێتیە هەم لە سوودوەرگرتنە باشترە بەڵام تا ئێستا نەگەشتوت لایمە هەندێ نەخۆش لە ڕێی خزم و کەسیوە لە ڕێکردنەوە لە بەدەستی گەشتو لە وڵاتانەی پێشکەوتووە کاکۆچەر لەگەڵەوەی کە چارەسەرە پزیشکیەکان بۆ زۆرێک لە نەخۆشیەکان و لە ناویشیانە نەخۆشی تالاسیما با بڵێن لە جیهاندا هەنگاوی باشی ناوە و بەرەو پێشوە جیالوی کە لە هەرێمی کوردستاندا بۆ بەشێک لە نەخۆشیەکان ڕەنگە نتوانین دەست بۆ دەرمانانە بگات لە هەمان کاتە ئێوە گرفتی دابینکردنی دەرزی و هەندێک دەرمانی دیکە هەیە لە با بڵێن سنتەرەکانی تایبەت بە تالاسیما بێگومان وەکڕینی چارەسەر ئەستوی حکومەتایە دیارە پێشتر دوو چارەسەر ئەو دەرزی دیسفرال لەگەڵ یەکێک لەو حەبانەکە شەریکەی نۆڤارتسی سویسری دەریەکردن حکومەتی عێراق لەوانی ئەکڕی و بەشە حسەی هەرێمی کوردستانی شیتیا بوو هەدرا بە توشبوانی تالاسیمیا لە هەموو هەرێمی کوردستان ئەتوانم بڵم سوودێکی زۆر باشیشە بوو دوو جۆرە و بە تایبەتی حەبەکەی
بەڵام کە دوای ئەوەی حکوومەتی عێراق خۆی هەستا بە دروستکردنی ئەم دوو جۆرە حەبە لەگەڵ ئەو کۆمپانیانە بۆنە گرەبەسەکانیان نەماوە تا ئەو چارەسەرانە بێنێ و تۆش حکومت بۆ دابینەکانی ناتوانانی لە هیچ شوێنی چکۆ ئەم عیلاجت بەدەستکەوێت ئەگەر حکومت دابینی نەکە وەک وتمان ئێسا دوو جۆر ئەو حەبەی کە حکوومەتی عێراقی نێرێ ساڵی پار ئێمە خۆمان تێبینیمانە سەر حەبەکە هەبوو کۆمەڵە توژووی تالاسیمیا کە مزاعفاتی زیاتر بوو لە سوود وەرکردنی ئەم تێبینیانە مانگیاندا وەزارەتی تەندروستی عێراق خۆشبەختانە نەتوانم بڵێم گۆڕانکاریی تێدا کراوە بەڵام تمۆحی ئێمە وەکو توژوانی تالاسیما وەکو کۆمەڵەکانی تالاسیمە لە هەرمی کوردستان ئەوەیە کە جۆرە نوێەکانی جۆرە تازەکانی کە لە وڵاتانی پێشکەوتوو بەکاردێ ڕاستەلانە نرخی گران بێ بەڵام سوود و قازانجی زۆرترە بێ و ئەتوانین ئەو جۆرە دەنگکۆڵی لاانێ لە بریوی دوو جۆر دروستکەیت بەتەنیا بۆ جۆرە شیفات بێ بۆ توژوانی تالاسیمیا. باشە هەڵبەتە تایبەت بە ئەنجومەنەکە و کۆمەڵی هەنگاوتان ناوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانی کە بوونیان هەیە بە شێوەیەکی گشتی ڕۆڵی ئەنجومەنەکە لە کەمکردنەوەی گرفتەکانی تالاسیمایە چۆن هەنگاویان ناوە. بەڵێ ئەنجومەنی باڵای تالاسیمیا لە هەرێمی کوردستان پێک دێ لە 6 کۆمەڵی تالاسیمیا کە ئەم 6 کۆمەڵی ئەنجومەنی چیان دروست کردووە کۆمەڵی تالاسیمیای سلێمانی کۆمەڵی تالاسیمیای هەولێر و دووهۆک و ئاکرێ و ڕانێ و خانەخینین لە ڕابردووە کۆمەڵی تالاسیمیای کەرکووکیشی تیا بوو ئێستا ئەو 6 کۆمەڵەیە لەم ئەنجومەنان ئەم ئەنجومەنە کارەکانمان ئەوە ینی داواکاری گشتی توژوانی تالاسیمیا لەسەر ئاسی هەرێمی کوردستان وەگەیاندنی پامی و داخوازەکانی توژوانی تالاسیمیا لە هەرێمی کوردستان پێکەوە هەنگاومان زۆر ناوەکو ئەنجومەنەوە هەر کۆمەڵش لەسەر ئاستی پارێزگاکەی خۆی لەسەر ئاستی شوێنەکەی خۆی کاری کردووە ئەوەی گرنگە خستنە ڕووی گرفتەکانی تالاسیمیا بەلایانی پەیوەندیدار و هاوڵدان بۆ چارەسەرکردنیان کە ئێمە وەک ئەنجومەنەکە و کۆمەڵەکان بەجێش هەم لە ڕێی وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام لەسەر خەتین بۆ چارەسەری ئەو بابەتانەوە ئێمە خۆمان لە کۆمەڵی تالاسیمیا لە سلێمانیش زیاتر یانی چۆنەڵی هەنگاوی زیاترمان ناو بۆ ئەوەی کە بتوانین دەنگی تالاسیمیا بگەێنین. باشە تایبەت بۆ ئامارانی کە بوونیان هەیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لەم ساڵانی دوای داخود با بڵین لە ساڵی 2024 و ئەم سەرەتای 2025 ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ئامارەکانی تالاسیمیا بگشتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە زیادبوونەوە نەبێت لە کەمبوون بێ بەداخەوە بەڵام خۆشببختانە ئەو پرۆژۆکارانی کە ئێمە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و بەتایبەت لەسەر ناو سنتەری شارە کردومانە خۆشببختانە ڕێژەکە لە ناو سنتەری پارێزگای سلێمانە ڕوو لە کەم بوونە من بێرم دێ ساڵی 2009 کە بۆ یەکەمین جار پرۆژەی ڕێگریکردن لە زیادبوونی نەخۆشی تالاسیمیا و کۆنتترۆلکردی لە شاری سلێمانی کەوتە جەبەجێکردن بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و سنتەری سالاسیمیا و مناڵپارێزی کوردستان و کۆمەڵی تالاسیمیا سلێمانی لە سەرەتای کارەکە ئێمە ئەمانوت بۆ ساڵی 2025 ئەگەر بۆ بەرنامانی دانراوە کاری لەسەر بکەین نزیکەبینەوە لە خاڵی سفر کە عنی حاڵەتی تازە لە دایک نەبێ خۆشببختانە ئێستا لەسەر ئاسی پارێزگای سلێمانی گەشتینەوە ئەو حاڵەتە بەڵام بەتەنیا سەر ئاسی سنتەری پارێزگای سلێمانی سنتەری شار ئەوە شیفاەت نییە چونکە ئەمە بە حسابی هەموو هەرێمی کوردستان کە و قەزا و ناحەکانی کە گرنگی زیاتری پێ بدرێەوە ئێمە بەردەوامەوە کۆمەڵی تالاسیمیا لە سلێمانی پڕۆژەمان هەیە بۆ ڕێگەریکردن لە زیادبوونی نەخۆشەکە لە ڕۆی وەرکشۆپ و سیمینار و گاندنی زانیاری لەسەر نەخۆشەکە تا بتوانین زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێ ئاگادارکردن و بە تایبەتی کوڕان و کچان کە پێش چوونە پرۆسی هاوسەرگیری پشکنینی تایبەت ئەنجام بدەن و ئینجا بڕیار بدەن لەسەروی کە بچنە پرۆسەکەەوە. باشە بە شێوەیەکی گشتی هۆشیاری تایبەت بە نەخۆشیەکە چۆن دەبینن؟ ئەتوانم بڵێم ینی بەگشتی لە هەرێمی کوردستان فەرقی کردووە لە چاو ساڵانی ڕابردوو بەڵام ئەو جیاوازیە
لە تمۆحی ئێمە ینی ئێمە ئەمانوێ ڕێژەکە زۆر لەوە کەمتر بێ و خوازیارین لە ساڵانی ڕابردوو و داهاتووە هیچ توژبێکی تری تالاسیمیا لە دایک نەبێت. باش تایبەت بە جگەل لە دەرزیەکان جگەل و با بڵێن دەن کۆڵە دەرمانانی کەوا پێویستە و دابین بکرێ. پێویستیەکانی دیکەی توشبوانی تالاسیما چییە کە دەبێت دەستیان پێی بگات بەڵام تا ئێستا نەیانتوانیوە؟ بەڵێ هەڵبەت توشبوانی تالاسیمیا لە سەنتەرەکان ئەگەر هەبێت سەنتەرەکانی تالاسیمیا و چارەسەر و پشکینەکانیان بێ بەرامبەر بوەکرێ. بەڵام بەهۆی ئەم گرفتانی کە لە هەرێمی کوردستان ڕوئەیە چ گرفتە سیاسەکان بێ چ گرفتە دارایەکان بێ ئێمەش بێبەژنین لەوەی کە تووشی ئەو گرفتانە بین. یەکێکتر لەو شتانەی کە بێت بە گرفتە توشبوانی تالاسیمیا هەندێک لە جۆرە پشکنینەکانەکە لە ناو سەنتەرەکانە کەمە بێتەوە یان موادەکانیان نامێنێت دووبارە توشبوانی تالاسیمیا بێ لە ڕێی نۆرینگە تایبەت یان نەخۆشخانە تایبەت و عیادە تایبەتەکانەوە ئەو پشکینانە بکەن کە هەندێکیان نرخەکانیان گرانەمەش بۆ خۆی بارگرانیە لەسەر خێزانەکان و توشبوانی تالاسیمیا و لەگەڵەوە ئێمە ڕێژێکی کەم لە توشبوانی تالاسیمیا هاوکاریی ماگانیان هەیە کە بڕەکەی 150,000 دینارە کە زۆر زۆر کەمە بۆ ئەو توشبوانەی تالاسیمیا تەنانەت ئەتوانم بڵم بەشی هاتوچۆی کرێ هاتوچۆی نەخۆشخانەکانیان ناکە و هەندێک لەوانەمان هەر نییانە ئەوان هەر نیەمە بەشێکیان لیژنە پزیشکیشان بۆ کرابەوەی کە تۆمار بکرێن و ئەو هاوکاریە وەربگرن بەڵام هیچ دەنجێکی نییە نازانم ئەگات بەچووە ئەمە چەندی جار هەوڵمان داوە چ لە ڕێ حکوومەتی هەرێم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە و توشبوانی تالاسیمیا جگە لە چارەسەرە پزیشکەکان ئانی پێویستە لە ئاسوودەکردن و ئارامی دەرونیان پێبەخشرێت کەشێکی وایان بۆ بەڕەخسێ کە بتوانرێت ینی کەمتر بیر لە نەخۆشەکان بکەنەوە زیاتر هاان بدرێن بۆەوەی کە وەکو کەسێکی ئاسایی هەموو ئەو گرفتانێتە بەردەمیان ڕابوەسن بتوانن هەم چارەسەر وەرگرن هەم گۆشەگیر نەبن. باشە هەڵبەتە پێشتریش ئاماژەت پێدا کە داوا کراوە بودجەیەکی تایبەت بە سنتەرەکانی تالاسیما دابین کرێ بەڵام بابەتە کە تا وەزارەتی دارایی ڕۆیشتووە و لە جێی خۆی ماوەتەوە ئەمە تا چەندە گرفتەکانی قوڵتر کردوتەوە و تا چەندە جارێکی دیکە داوای ئەوە کراوەتەوە کە ئەم بابەتە بە یەک جاری چارەسەر بکرێت؟ بەڵێ ئێمە وەک ئەنجومەنی باڵای تالاسیمیان لە کوردستان ساڵی 2023 کۆمەڵە داواکاریمان لە ڕێی وەزارەتی تەندروستی و گەیاندە ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە جوابی داواکاریەکانمان درایەوە. یەکێک لە داواکاریەکانمان ئەوە بووکە بودجەیەک تاربێت تەرخان بکرێت بە سەنتەرەکانی تالاسیمیا لە هەرێمی کوردستان و موافقەت لەسەر ئەو بودجەیە کرا بەڵام بەداخەوە ئاخر مەرحەلە ئەگاتە وەزارەتی دارایی و ئەوەستێ و ئێمە لە ساڵی بیدایەتی ساڵی 2024 هەمان داواکاری ئەو بودجەیەمان لە ڕێی وەزارەتی تەندروستی و گەیاندەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڵام جارێکی تر دیسان بەداخەوە ئیمسا 2024 ڕۆی ئەو بودجە تایبەتی کە تەرخان کرابوو بۆ سەنتەرەکانی تالاسیمیا هەر نەچۆواری جێبەجێکردن. کارێکێ بۆ ئەوەی نازانم ئێمە بە دوواداچوین هەموو شتەکە ڕێکارەکانی خۆی بڕی بوو تەنان لە وەزارەتی داراییش ڕێکارەکانی تاوا بوو بەڵام خەرجکردنەکەی نەبوو. بە هیوای چارەسەرکردنی تاوی گرفتەکان زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کۆچەرکەریم جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای تالاسیمای کوردستان کە ڕاستەوخۆ میوانی بەیانی کورسان نیوز بوون. دووبارە سپاس بۆ بەڕێستان.